بەهۆی کەوتنە خوارەوەی فڕۆکە سڕی سرویا ئۆندەر تووشی نەخۆشی دڵ بوو، دوجار بۆ هۆیشەوە گیانی لەدەستدا. وەک دەزانن دوێنێ یەکێک لە دەموچاوە سیاسیە دیارەکانی تورکیا کە یەکێک بوو لە ئەندامانی شاندی ئیمراڵی بەهۆی نەخۆشی دڵەوە کۆچی دوایی کرد. لە دوای کۆچی دوایی و لە پێشتریشدا لە خاتی نەخۆشکردنەکەیدا گومان لەسەر نەخۆشکردنەکەی دروست بوو کە گوایە دەرمانخوات کراوەیان شتێکی لەم شێوەیە. ئێمە ئەمڕۆ قسەمان لەگەڵ محەممەد ئەمین پێنجوێنی کرد کە یەکێکە لە سیاست مەدارەکان و دۆستێکی نزیکی سیاسەتی کوردیە لە باکووری کوردستان، ئەوە پەیوەندیەکی پتەویشی لەگەڵ سەرکردە سیاسیەکانی باکووری کوردستان هەیە. ئەو باسی لەوە کرد کە هیچ گومانێکم نییە لەوەی کە سرویا ئۆندەر بە شێوازێکی تر گیانی لەدەستدا بێت، چونکە ئەو نەخۆشی دڵی هەبووە و باسی لەوەش کرد کە نەخۆشی دڵەکەی بە هۆکاری کەوتنە خوارەوە بۆ لە فڕۆکە جارێک لە یەکێک لە گەشتەکاندا ئۆندەر تووشی کەوتنە خوارەوە بووە و بەشێک لە هاوڕێیەکانی کە لە فڕۆکەدا بوون گیان لەدەستدا و لە کاتەوە تووشی نەخۆشی دڵ بووە و وەک باسی دەخات لە سەردانەکانیشدا بەردەوام جانتایەکی پێ بووە کە عەبوو حیلاجی ئەوەی کە تایبەتە بە نەخۆشی دڵی تێدا بوو بەکاری هێناوە. ئەو تەنانەت باسی لەوە کرد کە لە گەشتەکانیاندا بۆ هەرێمی کوردستان زۆربەی جارەکان ئۆندەر بە ئۆتۆمبیل گەشتی هەرێمی کوردستانی کردووە لەگەڵ هاوڕێکانی بە فڕۆکە نەهاتووە. و لەبارەی سزبوونی پرۆسەی ئاشتیش باسی لەوە کرد کە کۆچی دوای ئۆندەر و نەخۆشکەوتنی ئەحمەد تورک و دەوڵەت باغزەلیش کە دەستپێشخەری پرۆسەی ئاشتیە بەدڵنیاییەوە پرۆسەکە سز دەکات، بەڵام پرۆسەکەش بەردەوامی دەبێت. ئێمە گفتوگۆیەکی درودێژمان لەگەڵ محەممەد ئەمین پێنجوێنی کردووە، دەتوانن لە 964 ئاردی بیبینن. خۆی پرۆسەی ئاشتیەکە هەر سستە کە من ناڵێم تەسیری خراپ بکایە بوەسێ پرۆسەکە نا پرۆسەکە بەردەوامە بێ بە باوەڕی منی تایبەتی، بەڵام پرۆسەکەش ئیستا بە سستیە ڕوا وەفاتی ئەویش تەسیرەکە و ئەحمەد تورکیش هەرێ یەکێکە لە ئەندامانی شاندی ئیمرالی ئەویش هەر نەخۆشە و باخچەلیش کە داهێنەری ئەم پرۆسە و دەست پێشخەری ئەم پرۆسەیە بوو یەکەم کەس ئەو هاواری کردکە بێ مەسەلەی کورد چارەسەر بکرێ و باشتی و لەگەڵ پەکەکە بکەون نەگفت و گۆ بۆ دانیشتن و بۆ ئەوە باخچەلیش هەر نەخۆشە. بەڵام بە قەناعەتی من ئەمە نابێتەوە هۆی کە پرۆسەکە تەواو بێ، ئەبێتە ئەوەی کە پرۆسەکە تۆزێ سست بێ. ڕاستە سڕی سوورەیە ئەندامێکی چالاکی ئەو شاندەی ئیمرالی و هاتوچووی ئیمرالی و بەلای بەڕێزەوە جەلان هات، ئەو خۆی زۆر معجیبی بەڕێزەوە جەلان بوو، زۆر پشتگیری ئەم نامەی دوای بەڕێزەوە جەلانی کرد کە لە هەموو دنیا دەنگی دایەوە و ممکنە هەندێ تەگەرەی وەختی کاتی دروست بێ، بەڵام پرۆسەکە هەر بەردەوام بێ. هیوادارم هەز پرۆسەکەش بەردەوام بێ و سەرکەوتوش بێ. ئەو ئومێدی هەبوو لە هەمووشیان زیاتر سوور بوو لەسەر ئەوەی کە ئەبێ ئەردۆگان ببینێ، هاکان فیدان ببینێ، قسەیان لەگەڵا بکرێ، لەسەر پرۆسەکە مناقەشە بکرێ، لەسەر مەسەلەی چەکدانان مناقەشە بکرێ، ئەبێ لەگەر شەخصی ئەردۆگانە دابنیشێن. ئەوە بوو تویشتنە لای ئەردۆگان قسەیان کرد. ئەو چالاک بوو، زۆر چالاک بوو، زۆریش مسەیتر بوو لە علاقاتی و لە قسەکردن و لە دیالۆگا زۆر سەرکەوتوو بوو کە من وەکو شخصی چونکە من کە وەختەی کام بینی دایمە جانتایەکی پێ بپڕ بوو لە حەبی چارەسەری یا حەبی عیلاجی دڵکەیسە منیش بەکارهێنێنمە ئەو حەبانە. کێشەی دڵی هەبوو، کێشەی دڵەکەیشی دیارە لە چیوە بوو، جارێ لە فڕۆکەکەیان بکەوێتە خوارەوە و سەرنشینەکانیان زۆریان ئەمرن و ئەو بەزی نوێ مێنێتەوە و هەموو جارێک ئەوە لە نەتیجەی ئەوە تووشی نەخۆشی دڵ یان زەختی دڵی هەبوو. باوەڕ ناکەم شتێکی ئینکراوێت، نایزانم ممکنە لە جا و کەسانێک کە نەخۆشی دڵیان هەیە گەر ئینفعال بکەن تووشی کێشەیە بکەن، ممکنە جەڵتەکە زیاتر بە قووەتتر لیان بدە، ممکنە ئەوە بێگینا ئەو هەر بە نەخۆشی دڵی وەفاتی کردو و نەخۆشی دڵیشی هەبوو.